نزیکەی 5 ساڵ لەمەوبەر وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم پرۆژەی نەشتەرگەری نیمچە تایبەتی ڕاگەیاند و بڕیاریدا ئێوارانیش لە نەخۆشخانە حکوومیەکاندا نەشتەرگەری بۆ هاوڵاتیان ئەنجام بدرێت. بەپێی پرۆژەکە لە 80% پارەی نەشتەرگەریەکە لەلایەن حکوومەتی هەرێمەوە دەدرا و تەنها لە 120 پارەکە دەکەوتە ئەستۆی نەخۆشەکە. بەڵام بەهۆی قوڵبوونەوەی قەیرانی دارایی لە کۆتایی ساڵی 2015دا حکوومەت ئەو پاڵپشتە داراییەی بۆ هاوڵاتیان ڕاگرت و بەوەش نرخی نەشتەرگەری لە ئێواراندا لە 100% کەوتە سەرشانی نەخۆش. بۆ نمونە نرخی نەشتەرگەری مناڵبوون لە ئێواراندا پێشتر کە حکوومەت لە 180 پارەکەی دەدا تەنها 80,000 دینار لەسەر نەخۆشەکە دەکەوت. بەڵام ئێستا لەبەرەوەی دەبێت لە 100% پارەی نەشتەرگەریەکە نەخۆشەکە بیدات 300,000 دینار لەسەر نەخۆشەکە دەکەوێت. هەروەها نرخی نەشتەرگەری بچووک کە پێشتر 8,000 دینار بوو ئێستا بۆتە 40,000 دینار و نەشتەرگەری ناوەندیش کە پێشتر 24,000 دینار بوو ئێستا بۆتە 120,000 دینار و نەشتەرگەری گەورە کە پێشتر 40,000 دینار بوو ئێستا بۆتە 200,000 دینار و هەروەها نەشتەرگەری سەر و گەورەش کە پێشتر 60,000 دینار بوو ئێستا بۆتە 300,000 دینار و نەشتەرگەری تایبەتیش کە پێشتر 90,000 دینار بوو ئێستا بۆتە 450,000 دینار. وتەبێژی وەزارەتی تەندروستیش دەڵێت بەداهاتی ئەو نەشتەرگەریانە بەشێک لە خەرجیەکانی وەزارەت پڕ دەکەنەوە. پارەکە لە پێشووتر ئەوە بوو کەوە بۆ ئەوەی بگونجێ لەگەڵ بارودۆخی ئێستا چ بۆ کادیرەکانی خۆمان بۆ پزیشکان و کارمەندەرەک و دەزانن ئێستا کە لە بارودۆخێکی زۆر تایبەت داینە وەروە بۆ ئەوەی بەشێکیش لەو پارەی بەکار بهێنرێتەوە بۆ بەردەوامیدان بە خزمەتگوزاریەکان بۆ کڕینی پێویستیەکان دەرمان و پێویستەکان چکە نەشتەرگەریەکانیش هەمووی پێویستی بە پێداویستی هەیە بۆ نەخۆشخانەکان بۆی بتوانن دوای دەوامیش ئەو خزمەتانە بەردەوامکەن لەبەرەوە ئەو بڕەپارەیە دیاری کراوە. ڕژنی تەندروستی پەرلەمانی کوردستان لەسەر بەرزکردنەوەی نرخی نەشتەرگەری لە نەخۆشخانەکانی ئێواراندا بە دووادارچوونی دەست پێ کردووە و ئەندامێکی لیژنەکەش دەڵێت حکوومەت بۆ بڕیارە شەرعیەت بە نەخۆشخانە ئەهلیەکان دەدات. نرخەکان زۆر بەرز کرد. تقریبا نزیکیان کردەوە لە خەستەخانە ئەهلیەکان کە ئەمە خۆی لە خۆیان شەرعیەتدانە بە نرخی خەستەخانە ئەهلیەکان کە نرخێکی خەیاڵیە. بۆیە ئێمڕۆ هەر ئەمڕۆ ئێمە لە ڕێی لیژنەکە و لە ڕێ بەڕێز سەرۆکی لیژنەکەمانەوە بەدواچوومان کردووە و بەردەوامی شەبین لەسەر بەدواچوونەکەمان. بەڵام لە ئیتارە گشتێکە لە ڕاستیە سیاسەتی حکوومەتی هەرێم ئەوەیە کە ئەم قەیرانی داراییە بەکارهێنێ بۆ بەکەرتی تایبەتکردنی هەرێمی کوردستان. هەرچەندە زیادکردنی نرخی نەشتەرگەری ئێواران لەلایەن بەشێک لە هاوڵاتیان و پەرلەمانتارانەوە ڕەخنەی لێدەگیرێت، بەڵام تا ئێستا نرخی زۆربەی نەشتەرگەری لە نەخۆشخانە ئەهلیەکاندا چەند بەرامبەرە بە نرخی نەشتەرگەری لە نەخۆشخانە حکوومیەکاندا. ڕێناس عەلی NRT هەولێر.